پرۆسەی ئاشتی لە لێواری شکستێکی دیکە ئەوانەی پێشتر ڕەخنەیان لە کورد دەگرت لەسەر پرۆسەکەی پێشوو ئامادەن ئێستا ڕەخنە لە ئەردۆغان و دەوڵەتەکەی بگرن دوای ئەوەی لە 27 شوبات شاندی ئیمراڵی پەیامی ئۆجەلانیان بۆ پرۆسەی ئاشتی و دانانی چەک بڵاو کردەوە قەندیلیش بڕیاری ئاگربەست و ڕاگرتنی شەڕیدا تا ئێستا تورکیا چواردە هێرشی جۆراوجۆری لە هەرێمی کوردستان کردۆتە سەرگەریلا ئەمەش بەپێی راپۆرتی ڕێکخراوی CPT ئەمریکی جگەلەوەی تا ئێستا دەوڵەتی تورکیا هیچ هەنگاوێکی بۆ ئاشتی نەناوە تەنها بەبێ مەرز داوای چەکدانانی گەریلا دەکەن لە نوێترین هەوڵیشدا داوای چەکدانانی هەسەدەش دەکەن لایەنەکانی نزیک لە تورکیا لە هەرێمی کوردستان ڕۆباڵی شکستی پرۆسەی پێشووی ئاشتی لە ساڵی 2023 دەخەنە ئەستۆی هەدەپە و قەندیل و زوو ڕەخنەیان لێدەگرن بەڵام چاودێران دەڵێن ئێستا دەرکەوت کێ ئاشتی ناوێت لە کاتێک گەریلا تا ئاستی دانانی چەک ئامادەن کەچی دەوڵەتی تورکیا ڕازی نییە هەر ڕۆژەی بە بیانویەک دەیەوێت شەڕ درێژە پێ بدەن بۆیە پرسیارە گرنگەکە ئەوەیە ئەو لایەنانەی پێشوو ڕەخنەیان لە کورد دەگرن ئەمجارە ئازایی ئەوەیان هەیە ڕەخنە لە تورکیا بگرن بڵێن کورد ئاشتی دەوێ ئێوە شەڕتان دەوێت هاتنە پێشتان لە بانگەوازی ئاشتی بۆ فێڵکردنە ئەگەر نا هیچ کات دەرفەتێکی باشی وەک ئێستا بۆ ئاشتی نەهاتۆتە پێش دەوڵەتی تورکیا لە چوارچێوەی دژایەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد سبەی سەرپەرشتی کۆبوونەوەیەک لەگەڵ ئوردەن و عێراق و سووریا دەکات بۆ ئەوەی ئەمریکا ڕازی بکات دۆسیەی داعش لە دەستی هەسەدا دەربهێنێت تا کورد لە سووریا بەبێ پشتیوانی بهێڵێتەوە پاشان هێرشیان بکاتە سەر یۆنانیەکانیش دەمێک کە دەڵێن کاتێک تورکیا باسی ئاشتی کرد شەڕێک لە ڕێگایە